ئێمە ئەمڕۆ وەکو نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بۆ نوێیەمین ڕۆژ هاتینەوە سەر شەقام بۆ نوێیەمین ڕۆژ بایکۆتی وڵەکانی خوێندنمان جارێکی دیکە دووپات کردەوە بەردەوام دەبین لەسەر شەقام وەکو لە یادداشتەکەشە ئاماژەمان پێدا لە بەیاننامەکەی ئاماژەمان پێدا بایکۆتی مامۆسایانی وانەبێژ کاتێک دەشکێنرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بەکردار بڕیار لەسەر دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ بدات. بەداخەوە دەڵێم لە یەک دو ڕۆژی ڕابردوو وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی لەسەر بڕەپارەیەکی مەقتوعە ڕێکەوتون. داواکاری ئێمەی مامۆسایانی وانەبێژ بریتی نییە لە پارەی مەقتوعە بەڵکو بایکۆتی ئێمە چۆڵکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆسایانی وانەبێژەوە بۆ دامەزراندنە نەک بۆ پارەی مەقتوعە. بۆ ئێمە لێرەوە ڕای دەگەین جارێکی دیکە بایکۆت بەردەوامە هەتا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دێت بەدەم داواکاریەکانی مامۆسایانی وانەبێژەوە کە لە ڕاستیدا خواستی ئێمەی مامۆسایانی وانەبێژ بریتی نییە لە بایکۆت بریتی نییە لە نەچوونەوە نێو هۆڵەکانی خوێندن بەڵکو خواستی ئێمە بریتیە لە چاکسازی خواستی ئێمە بریتیە لە بەرەوپێشبردننی کەرتی پەروەردە خواستی ئێمە بریتیە لەوەی کە مامۆسای وانەبێژ بە دڵێکی مرتاحەوە دەرز بڵێتەوە خواستی ئێمە بریتیە لەوەی کە شکۆ بۆ مامۆسا بگەڕێتەوە. وەکو مامۆسایانی وانەبێژی پەروەردەی قەرەداغ بۆ پاڵپشتی هاوپیشەکانی خۆمان سەرجە مامۆسایانی وانەبێژ ئەمڕۆ لە بەردەم بۆ ڕۆژی شەشام لە بەردەم نووسینگەی پەرلەمانە کۆبووینەتەوە. ئێمە هاتووینە تێرە داوای سادەترین مافمانەکەین. هەمومان لە کۆمەلگای کوردیا ئەژین ئەزانین هەتا ئەوکو زۆر نەگاتە تینی نایەتە سەر شەقام. ئێمە چەند ساڵە مامۆستامانەیە 12 ساڵە لەم مەجالەیە لە بەوانەبێژی خزمەت دەکا هەتا ئێستا بە حسڵەیەکی کەم مەقتوعێکی کەم هیچ ماف و ڕێزێکمان نییە. بەسیترین ماف ئەوەیە کە ئێمە ئەگەر یەک دەرز نەچینە پۆلەکانەوانەیە مدیرەکەمان ئەتوانێت پارەی ئەو ڕۆژەمان بۆ حساب نەکات. یعنی هیچ مافێکمان نییە. ئێمە هاتووینەتە ئێرە ئێمە کەلێنێکی زۆر گەورەمان پڕ کردوێتەوە لە پەروەردە بەڵام بەداخەوە وەزیری پەروەردە لایەنی بەرپرس لایەنی پەیوەندیدار هیچ احتیمامێکیان بۆ ئەوە دانەماوە کە ئێمە چ کەلێنێکمان پڕ کردوێتەوە.